لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وآله وسلم وآله وصحبه أجمعين. خۆشەویستان مەوعید بوو باسی چەند فەرمودەیەکی پێغەمبەری ئازیز و خۆشەویست بکەین صلی الله عليه وآله وسلم لە کتابی ڕیاض الصالحین. بەڵام بەهۆی ئەوەی کتابەکان حازر نییە، ئینشەڵڵا گەخوا یارمەتیمان بدات و تەمەن باقی بێ، ئینشەڵڵا دەرسی داهاتوو لە خزمەتی ئەو کتابات دەبین بۆی کتابەکەمان پێ بێت خۆشترە بێ ئینشەڵڵا بۆ ئێمە. خۆشەویستانە بڵۆ پێم خۆش بوو ئەم شەو بە تایبەتی باسی هەندێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت بکەم. ئەو ڕۆژی قیامەتی کە لە پێشی هەمومانە ناوێکی زۆری هەیە، حتا ئیمامی ابن کەثیر ڕەحمەتی خوا لێ دەفەرمێت نزیکی 80 ناو. بەڵام ئێمە چەند ناوێک لەم ناوانە باس دەکەین، ناوی ئەو ڕۆژێک کە ڕۆژی قیامەت و ڕۆژی یەکلابوونەوەی خواناسان و خوارەناسانە، ڕۆژێکە لە پێش هەمومانە. یەکەم شتێکە خوای پەروەردگار لە قورئاندا باسی کردووە، یەکێک لەو ناوانەی کە باسی دەکەین، ناوی یەکەم لە ناوەکانی ڕۆژی قیامەت ناوی القیامە، یوم القیامە. ئەمە لەسەر شوێنی قورئاندا هاتوو، لە حەدیثی پێغەمبەری خوا داهاتوە صلی الله عليه وآله وسلم. چونکە بۆچی ناونراوە قیامەت؟ چونکە لەو ڕۆژەدا مردوەکان لە گۆڕەکانیان دێنە دەرەوە و خەڵکی لە ساحەی مەحشەردا بە پێوە دەوەستێت. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم بۆمانی باس کردووە ڕۆژی قیامەت مرۆڤەکان و جنەکان 40 ساڵ بە پێوە دەوەستن بەبێ خواردن، بەبێ خواردنەوە، بەبێ جنوبەت، کەواتە ئەو ڕۆژەمان لەبیر نەچێ، خۆریش لێمان نزیک دەبێت. جا خۆزگەم بۆ کەسێک کە لەو ڕۆژەدا خوای گەورە سەربەرزی دەکات، کردەوەی چاک ئەنجامەدا، ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستی خۆی دەهێنێت. جا ڕۆژی قیامەت یوم القیامە، ئەو ڕۆژەمان لەبیر نەچێ کە ڕۆژی زیندووبوونەوە و هەڵسانە لە گۆڕەکانمان، ڕۆژی وەستانمانە لە ساحەی مەحشەردا. بۆچی خوای گەورە ناوی بردووە بە قیامەت؟ لەبەر ئەوەی کە ئێمە لەبیرمان بێ ڕۆژێک دێت ڕۆژی وەستاندنی ئێمە دەبێت، دوایە کە لە گۆڕەکانمان زیندوو دەبینەوە. بەڵام ئایا چیمان بۆ ئەو ڕۆژە سەختە ئامادە کردووە؟ ئەوە گرنگە کاتێکە لە دوای مردنمان کەسانێکیش هەیە بۆ خۆیان لە ساحەی مەحشەردا ناخۆشی قیامەت نابینن، لە ژێر سێبەری عەرشی خوای پەروەردگاردا ناخۆشی ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینن. خوای گەورە دەفەرمێ لا يحزنهم الفزع الأكبر، هاتنی قیامەت خەمباریان ناکات، بێتاقەتیان ناکات، بێزاریان ناکات، چونکە لە خوای گەورە زۆر نزیک. جا یەکێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت ناوی القیامە، یوم القیامە. ئەم ناوانە هەرێکی معنای خۆی هەیە، هەرێکی داوچڵەکاندنی خۆی هەیە بۆ ئێمە. یەکێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت خوای گەورە دەفەرمێ ذلك يوم التغابن، ناوی تەغابن یەکێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت. تەغابن چییە؟ واتە ڕۆژی پەشیمانی یاخود یوم الحەسرە. خوای گەورە باسی کردووە کە یەکێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت. ئالە ڕۆژەدا ئیمانداران خواناسان پەشیمان لەوەی کە لە دنیادا چاکەی زیاتریان نەکرد، بێباوەڕان و خراپەکاران و مولحیدەکانیش بە هەمان شێوە پەشیمانن زۆر زیاتر لەبەرەوەی کە لە دنیادا ئیمانیان نەهێنا و چاکەیەکیان بە ڕۆژی قیامەتی خۆیان پێش نەخست. بۆیە خوای گەورە ناوی بردووە بە ڕۆژی تەغابن یاخود وأنذرهم يوم الحسرة، ڕۆژی پەشیمان بوونەوە، ڕۆژی پەشیمانی. بەخوای گەورە هەمومان پەشیمان دەبینەوە، هەمومان لە دوای مردنمان پەشیمان دەبینەوە لەوەی کە لە دنیادا هەوڵی زیاترمان نەدا. یا لەیتەنی قەدەمت لحەیاتی، هەچا هەر چەندێ ئێمە خۆمان بۆ قیامەت خۆمان ماندوو کەین هێشتا کەمان، چونکە قیامەت ڕۆژێکە ڕۆژی پەشیمان بوونەوەیە. پیاوێک لە خزمەتی ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ئەبوڕەسا ڕەحمەتی خوای دەبێت، کە یەکێکە لە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.
پیاوە وتی من پێم خۆشە لە ڕۆژی قیامەتە حەز ئەەکەم لەو کەسانە بم کە لە خوا نزیکت مقەڕەبینی پێوترێ زۆر لە خوا گەورە نزیکت پێم خۆشە ئەوانە بم نەک ئەوانەی ئەصحاب اليەمین بەدەستی ڕاستیان نامەی کردەوەکانیان وەردەگرن هەردووچیان بەهەشتین حەز ئەەکەم لەو کەسانە بم کە لە خوا زۆر نزیک و مقەڕەبن نەک لەوانەی کە بەنامەکانیان بەدەستی ڕاستیان وەردەگرن لە کاتێکا هەردوو لاشیان بەهەشتین ئەمە جۆرێک لە جۆرەکانی لە خۆباییبوونی پێوە دیارە جۆرێک لە جۆرەکانی بێباکی پێوە دیارە لە قیامەت ئیمامی عەبدوڵڵاه کوڕی مەسعود ڕەزای خوای لێ بێ فەرمووی تۆ وا دەڵێی پێم خۆشە ئەوە بم ئەوەیان نەبم بەخوا پیاوێک لێرە دانیشتووە مەبەستی خۆی پێی خۆشە کە مرد زیندوو نەبێتەوە هەر زیندوو نەبێتەوە لە ترسی قیامەت و محاسەبە تۆ شەڵێن پێم خۆشە ئەویان نەبم ئەوەیان بم وەڵڵاهی پیاوێک دانیشتووە حەزەکە لە دوای مردنی هەر زیندوو نەبێتەوە لە ترسی خوا لە ترسی ناخۆشەکانی ڕۆژی قیامەت ذلك يوم التغابن چونکە ڕۆژی پەشیمانبوونەوەیە زۆرێک لە سەلەفی ساڵح و لە سەحابەکان دەیان فەرموو وەڵڵای پێمان خۆشە ببینە خۆڵەمێش و زیندوو نەبینەوە لە قیامەت نەبین ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ باڵندەیەکی بینی لەسەر دارێک بوو فەرمووی ئەی باڵندەکە خۆشبەختی بۆ تۆ بەختەوەری بۆ تۆ خۆزگای ئەبوبەکریش وەک تۆ باڵندەیەک وایە بخۆت ئەم دارەکە ئەو دارەکە ئەکەی ئەوڕێتە ئەم چڵەکە و ئەو چڵەکە ئەمجا دەژمریت و محاسەبەت لەسەر نییە بۆ جەهەنم بڕۆ ڕاستەکەی خوای گەورە لە قیامەتە تۆڵای لێ دەکاتەوانی تاوانبار لە ئاژەڵەکان بەڵام هیچیان ناڕۆ بۆ ناو جەهەنم ئەو دەبنە خۆڵ هەموویان بۆیە فەرمووی خۆزگایە ئەبوبەکریش وەک تۆ باڵندەیەک وایە ڕۆژی قیامەت محاسەبەی نەبینێت ئەمە پەشیمانێک لە دنیادا لە کاتێکە ئەوان لەو پڕ ئیمان و تەقوادا بوون بۆیە ڕۆژی تەغابن ڕۆژی پەشیمانبوونەوە ڕۆژی حەسرەت و پەشیمانبوونەوە نەدامەتی لە پێشمانە لە دنیادا چیمان کردو پێمان خۆش دەبێت زیاترمان هەوڵدایە لەوانەیە پلەکانی بەهەشت بۆ پێغەمبەری خوا باسی کردووە صلی الله علیه وسلم وەکەوەی کە چۆن تەماشای ئەستێرەیەک لەسەری خۆت و ئەکەی خەڵکەی ئاوا لەسەروی تۆیە کەواتە پەشیمان دەبیتەوە خۆزگایە زیاتر لە خوا نزیک بوومایە زیاتر لە دنیادا خۆمان دوو کردایە ئەمە یەکێک لە ناوەکانی ڕۆژی قیامەت ئەگەر کە یوم التغابن ئەوەیە ڕۆژی پەشیمانبوونەوەیە بەڵام پەشیمانبوونەوە سوودی نییە یەکێتر لە ناوەکانی ڕۆژی قیامەت لە دوا ڕۆژ یەکێتر لە ناوەکانی دوا ڕۆژ الغاشیە هەل ئەتاکە حەدیث الغاشیە خوای گەورە باسی کردووە بە غاشیە غاشیە بۆچی چۆن دەڵێ داپۆشین هەموو خەڵکی داپۆشین ئەوەی باش بێ ئەوەی خراپ بێ ئەوەی خواناز بێ ئەوەی خوانەناز بێ هەمووی دەکرێتەوە هیچ کەسێک نییە لە ڕۆژی قیامەت خۆی بدزێتەوە خۆی بشارێتەوە ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە هەموو خەڵکی دەکرێتەوە هەموو خەڵکی دەبێت ڕۆژی قیامەت ببینن بەڵام لەو ڕۆژەدا خوای گەورە لەو سوورەتا باسی کردووە کەسانێکی دەموچاویان جوانن ئەهلی بەهەشتن کەسانێک شێ بەنا بەخۆ دەموچاویان ڕەشدا کە ئەهلی دۆزەخ کەواتە ئەو ڕۆژەمان دەبینێت کە هەموومان دادەپۆشی هەموومان یەک بە یەک هەموومان قیامەت دەبینین هیچ مەجالێکی تیا نییە کەواتە ئاگادار بین هەل ئەتاکە حەدیث الغاشیە هەر کاتێ ئاەت خوێنایەوە بزانە ڕۆژی قیامەت من و تۆش دەکرێتەوە و هیچ کەسێک نییە خۆی دەربازکە و خۆی بشارێت و خۆی بدزێتەوە کەواتە ناوەکانی ڕۆژی قیامەت هەمووی داچڵەکاندنێکی تایە بۆ دڵەزی دۆکانی ڕۆژێک دێت دەمرین و قیامەتمان دێت باش بین خراپ بین ڕۆژێک دێت دانیشتەکانمان کە بۆ خوا بۆ دەبێتە دڵخۆشی بۆ ئێمە دانیشتەکانیشمان کە بۆ خوا نەبووە دەبێتە پەشیمانی بۆ ئێمە یەکێتر ناوەکانی ڕۆژی قیامەت یوم البعث ڕۆژی زیندووبوونەوەیە کاتێک کە تۆ دەخوێنیتەوە خوای گەورە لە قورئاندا باسی بەعثی کردووە باسی زیندووبوونەوەی کردووە ئەوەت لەبیر نەچێ ڕۆژێک دەبێت خۆشە زیندوو دەبیتەوە ڕۆژێک دێت نەفخی سوور لێ درێ هەموومان لە گۆڕەکانمان دەرچێت ئەو ڕۆژە ڕۆژی
خواهی دفرمي فهذا يوم البعث أما روجي زندو بنوية والله آية أوجك زندو بنوا چیمان ئامادە کردو بۆ ڕۆژەکە ڕۆژی زیندووبوونەوەی ڕۆحەکان لاشەکانی ئێمە لە گۆڕەکانمان دەربچین ئەو ڕۆحانەمان دەگڕێتەوە بۆ ئەو شوێنێک کە خۆی گەورە دەوێت بۆ ناو ئەو لاشەیە دەکەوینە ڕێ بەرەو ساحەی مەحشەر بە جلو و بەرگەوە نین بەبێ جلو بەرگی بەخوا ئەوەی کە بە خەیاڵمانە نایە ئەوەیە بزانین باوکمان لەکوێیە دایکمان لەکوێیە کوا خێزانمان کوا ژنمان کوا کچمان کوا کوڕمان کوا براو خوشکمان نییە هیچ کەسێک چونکە لكل امرئ منهم يومئذ شأن يغنيه هەر کەسێک لە ئێمە لەو ڕۆژەدا ئەوەندە سەرقاڵن ڕۆژی زیندووبوونەوەدا بەخوا کەسی لەبیر نییە بەخوا ئەو منداڵی کە لە دنیادا کاتێک کە باوکی منداڵە و دایکی منداڵەکان ئافرەتان کە گیان بۆ منداڵەکانی خۆیان دەکەن و بۆ کەسوکاری خۆیان و دایەگیان و باوەگیان و کوڕەکەم ڕۆڵەگیان و براگیان و چرکێ بەخوا کە ڕۆژی قیامەت و زیندووبوونەوە هات گیان نامێنێت يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته وبنيه لذلك لباوك لبلاد لخشك لخيزان لمن دارت الراءكي باو جانا قمية بس الدماغ لا يجب خلت كركم كتشكم خبي قبر وخوا إنسان ببي قرآن أعمادية دايك باوك من دار وخيزان هرشي هي لم دنيا دا بي كان نوجه من بس بول بزداك روجي زيندو بنو روجي كواتا خودي وآمدك يكي تناوكاني روجي قيامت يوم الدين يوم الحساب مالك يوم الدين بيقمان روجي كديت روجي حسابه بي القرآن أخوة يقرب تشنجا باس محاسبة محاسبة كي اكلي أو كاتيك روجي قيامت كواتا ئەو ئاەتانە دەخوێنیتەوە بزانە دڵنیا بە ڕۆژێک دێت ڕۆژی محاسەبە و لێپرسینەوە تەمانێت لە چیا سەرف کرد ماڵ و سەروەتت لە چیا پەیدا کرد و لە چیا سەرفت کرد محاسەبە دەکرێت لەسەر ئەو تەمەنە جوانەی خۆت گەنجێتی خۆت بۆچی سەرف کرد حەمد و سەنای خوا بکەن هەیە هاوڕێی ئێوەیە ئێستا لە شوێنە خراپەکان هەمێشت ئەوەی کە لە بیری نییە خوایە ئەوەی کە لەبیری نییە دینداری و خواپەرستی و ناسینی خوایە تۆ سپاسی خوا بکە کە ئەو ڕۆژەی کە ڕۆژی پەشیمان بوونەوەیە تۆ ئینشەڵڵا پەشیمان نابیتەوە لە دنیادا مادەم ڕێی خوات دەبێت و لە محاسەبەی خۆش ڕزگار دەبێت خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە 70000 کەس ئەڕۆنە بەهەشتەوە 70000 كس ببيع محاسبة أو رجيك روج يوم الحساب يوم الدين لو رجاك يوم الجزايا روجي بعداشتا كسالك زور هل محاسبة هناك چونك الأخوة زور نزيبون چونك خوشويستي خوابون 70000 كس لأمتك دچيت بهشتوا ببيع محاسبة ببيع عذابش وين عذاب نلا لا قبر نلا قيامة شتاين هيج يا رب إخواني وكسانا ما بك في غمر إخوان صلى الله عليه وسلم فرموي ليك الرواية الصحيحة كانت فرموي هل يجيك لو 70000 هل يجيك لو أنا 70000 كسي لقوايا رواية الشيخ فرمي لقل 70000 لقوايا بلام رواية فرمي لقل يجيك لو 70000 كسرات باشتو ئەگەر لێکی بدەیتەوە 4 ملیار و 900 ملیۆن خەڵک ئەڕواتە بەهەشتەوە بەبێ محاسەبە و عەزاب جا لەو کەسە بەدبەختتر هەیە لەو کەسە دۆڕاوتر هەیە ئەوەندە خراپ بێ 4 ملیار و 900 ملیۆن کەس بڕاتە بەهەشتەوە بەبێ محاسەبە شمولی ئەو نەکات دەی بەردەوام بڵێ خوای لەو کەسانە بگەڕێ وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای دەکەن اللهم حاسبني حسابا يسيرا خويا محاسبة السوق وأسهمك بيقوم في خبر صلى الله عليه وسلم محاسبة قيامة دسنة بلان هو بدي لو كسانا بين لروجي حساباتا كدلينهم روجي دلين مالك يوم الدين مالكي هاشي روجي قيامة الرجالة
يوم الدين روجي محاسبة روجي لبرسنوا بابا دوامش دعاء بري خواجه أهم خلق أرادك بهشتوا باب يوم محاسبة وعذاب خواجه لو كسانا ما بيجري لو 4 مليار ونص مليون ايه مش تعمل خواجه دعاء كلو كاتك دعاء قبول بيني بانك وخامته لشونيو جاي هكذا او دعاء نبي نجي ان شاء الله بل يكتب لنا وكان روجي قيامة يوم التناد بوتي بيقول يوم التناد إني أخاف عليكم يوم التناد چونکە لەو ڕۆژەدا بانگەکان زۆرە بانگەکان فڵان کەس بۆات کرد فڵان کەس بۆات کرد دەبینیت مەلایکە بانگی خەڵکی دەکات خوای گەورە لەسەر خەڵکە و لەسەر ئەو هەموو خەڵکە لە ساحەی مەحشەردا بانگی کۆمەڵە کەسێک دەکات یەومە تەناد چونکە لەو ڕۆژە نیدا و بانگەوار زۆر دەکرێت بۆ خواناسان و بۆ خوانەناسان کەواتە ئەو ڕۆژەمان دەبینە چ کە ڕۆژی بانگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لە ساحەی مەحشەر لەسەر سەری هەموو خەڵکیەوە دەفەرمێت کوا دراوسێکان مەلایکە سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ دەفەرمون ئەی پەروەردگار چ کەسێک حەدی هەیە چ کەسێک بۆی هەیە دراوسەی تۆ بێت ئەمە بۆ ڕێزێک وای خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە ئەم کەسانە بە دراوسەی خۆی ناو دەبێت دەفەرمون خوای گەر کێ هەیە دەتوانێت دراوسەی تۆ بێ و دراوسەیەتی تۆ بکا و شایستەی ئەو بێ بە دراوسەی خۆت ناوی بەری خوای گەورە دەفەرمێ ئەین عومار المەساجد کوان ئەو کەسانی کە مزگەوتیان ئاوادار نەکردووە کوان ئەهلی جومعە و جەماعەت ئەهلی جەماعەت ئەو کەسانی کە ئەهلی جەماعەت بوون خوای گەورە لە ڕۆژی قیامەتە بە دراوسەی خۆی ناویان ئەبات بانگیان دەکات ئەمە یەوم التەنادە ڕۆژی بانگکردنە لەولا کەسێتە بانگ کردێ فڵان کەس تۆ لە دنیادا ڕقوکینەی خۆت بەرامبەر کەسێک خواردەوە وەرە بە کەیفی خۆت حۆرەکانی بەهەشت هەڵبژێرە کەواتە ڕۆژی قیامەت یەوم التەناد ڕۆژێکە ڕۆژی بانگکردنە بانگەکانی زۆر تێدایە یەکێتر لە ناوەکانی ڕۆژی دوایی دار القەرار شوێنی مانەوەی یەکجاریە دار الخلود يوم الخلود چونکە ڕۆژی قیامەت ڕۆژی ئەوەیە تاو بۆ خۆت جێگیرە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە مردن دەهێنن مردن لەسەر شکل و شێوەی بەرانێک لە نێوان بەهەشت و جەهەنەما دایەنێ بە ئەهلی بەهەشت و جەهەنەم دەڵێن ئەمە چییە ئەمە چییە هەموویان دەڵێن ئەوە مردنە ئەمجا سەری دەبڕن بەرانەکە سەر دەبڕن دوتريا يا أهل الجنة خلود فلا موت ويا أهل النار خلود فلا موت أي أهل بهشت أي أهل دوزخ يترجيانك حتى يوم مردن نما كوتاي بيات نرى إيما وين جهنم وبنا بخوا دسوتين رزقار ما دبيت دبرينا مردن نية شو دار القرار شوني معنوية جارية شوني معنوية جارية إيما إن شاء الله بشتوان بخوا با بەهەشت بێت با هەوڵ بۆ بەهەشت بدەین چونکە ئەبێ هەرمێنەوە لە قیامەتە دەرچوون و گەڕانەوە بۆ دنیا جارێکی تر نییە دنیاتە دروست نابێتەوە هەر قیامەتە تەواو کەواتە کە ڕۆژی قیامەت دار القەرار و یەوم الخولودە مانەوەی یەکجاری و هەتاییە بۆ خۆت هەڵی بژێرە یەکجاری جێگیر بی لەکوێیان لە بەهەشتی خوای پەروەردگارە نەک لە جەهەنەمە بەنەما چونکە بەخوا ئەوی چوە ناو جەهەنەمەوە خوا ڕەحمی پێ ناکات خوا ڕەحم دەکات بە کەسانێک کە شایستەی ڕەحمی خوا گرنگەوەی عەقیدە و بیر و باوەڕی خۆمان پاکەینەوە منهەجی خۆمان پاکەینەوە پشتیوان بە خوای پەروەردگار کارێکی وەها نەکەین کە خوای پەروەردگار لە دوای مردنمان لێمان تۆڕە بێ و بمان خاتە ناو جەهەنەمەوە لەو ڕۆژە کە ئێمە لەناو بەهەشتا یا لە دۆزەخا پەنا بەخوا خەڵکی جێگیر دەبێت کەواتە ڕۆژی قیامەت ڕۆژی جێگیربوون و مانەوەی هەتاییە بۆیە بە دار القەرار ناوی براوە بۆیە بە یەوم الخلد ناوی براوە یەوم الخلود ذلك يوم الخلود ادخلوها بسلام ذلك يوم الخلود بأهلی بەهەشتە و دێ مەلایکە پێیان دەفەرمێ سەلامی خوای لەسەر بێ بڕۆنە بەهەشتەوە بە سەلامەتی
چونکە ئەو بەهەشتا ڕۆژی قیامەت ڕۆژی مانەوەی یەکجاریە جا لا يبغون عنها حیوەلا ئەوشی لە بەهەشتایە بە هیچ جۆرێک جێگاگی لێ ناسێنرێتەوە جێگاگی داگیر ناکرێت ئاوارە نابێت سەرگەردان نابێت بەڵام دنیا پڕە لە هامەتی و ناخۆشی دەردەسەری بەڵام پشتیوان بەخوا لە بەهەشتا هەموو خۆشیەکان دەست پێ کرد یەکێتر ناوەکانی ڕۆژی قیامەت یەوم الفەصل ڕۆژی جیاکردنەوە و جیابوونەوەیە چۆن جیابوونەوە چۆن جیاکردنەوە جیاکردنەوەی ئاهلی بەهەشت و ئاهلی دۆزەخ ئەو ڕۆژمانە بینە چێکانی کە دەیخوێنینەوە ڕۆژی فەصلە خی گەورە فەصلەکات جیاوازی دەخاتە نێوان ئاهلی بەهەشت و ئاهلی جەهەنەمەوە ئەوانشی کە لە جەهەنەمان هەڵی خۆ هەمووی لێ عەزابەکان نییە بەپێی تاوانەکانی خۆیان ئەوشی لە بەهەشتایە هەمووی لێ لەو پایەدانیە بەپێی عیبادەتەکان و چاکانی خۆیان کە خوا پەروەردگار وەکو سەبەبێک کردوێتی بۆ کاری بۆ چوونە بەهەشت بۆیە ڕۆژی قیامەت ڕۆژی فەصلە لەو ڕۆژان فەریق فی الجەنە وفەریق فی السەعیر ئەوەی پەنابخۆ بۆ کەسانی کە چن بۆ جەهەنەم خوا مامارێزێ فەریق فی الجەنە کەسانێکی خوا لەو کەسانمان بگێڕێتە چن بۆ بەهەشت وفريق في السعير خواب ما فاريزي كومالك شيء بنا جهنم دروات خواب ما فاريزي فانا بخواي قولا بو جهنم بلا بو كساني كبو بهش درون او ان شاء الله خواي قولا رحمي بيع كدو خواي قولا ما فاريزي لو كسانا بينك رحم ميرباني خوي درجاني بس ما نكله وانك عذاب ما ددت خواي قولا ما فاريزي لغضب ولا توري خوي بويا روجي قيامت روجي جاكتنوي باش خراب ئەو ڕۆژە پێشمانە هەمومان لەسەر کردەوەکانی خۆمان محاسەبە دەکەین داواشکە دەخوای گەورە کەسانیمان بگێڕێ بەبێ محاسەبە بڕۆین بەهەشتەوە بەڵام بشتەسین کە خوا سزامان بدات و ئەوڕمان لێ بکاتەوە چونکە خوای گەورە دەفەرمێ هذا يوم الفصل الذي كنتم به تكذبون ئەمە ئەو ڕۆژی جیاکردنەوەیە بەهەشتی و جەهەنمی ئەو ڕۆژەی کە بێباوەڕان باوەڕیان پێی نەبوو ئەو کەسانی کە لە دنیا باوەڕیان پێی نەبوو ئەو ڕۆژەیە فاطمەی خێزانی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ شەوێکیان طبعا ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامێکی زۆر عادل و خەلیفەیەکی زۆر دادەبڕ ئەفەرمێ تەماشام کرد لە شوێنی نوێژەکەیە دانیشتووە ئاواک ئاوای کردووە ئاوای کردووە ئەکری فرمێت بە چاوێ دەدەخوات بەڵێ وتم باوکو دایکم بەفیداری مێردە باشەکەم بۆچی بەم شەواوە دەکەیت داڵغەت لێدا و فکر ڕۆشتە بۆ شوێنێکی تر فەرمووی بیری ئەو ڕۆژە دەکەمەوە خوای گەورە دەفەرمێت فەریق فی الجەنەة وفەریق فی السەعیر فەریقێک کۆمەڵێک بۆ بەهەشت هەروە کۆمەڵێکیش بۆ سەعیر کە بۆ جەهەنەمە خوا ناپارێز ئاوەڵا بیری ئەو ڕۆژە دەکەمەوە نازانم من بۆ بەهەشت ئەڕوویە بۆ جەهەنەم بۆی داڵم لێداوە بیرەکەمەوە چونکە نازانم بۆ کامیان دەڕۆم ئەگەر بۆ بەهەشتی وڕا ئینسان بەخوا بەختەوەر دەبێت ئەگەر بۆ جەهەنەمیش بێ پەنا بەخوا تیاچێت کەواتە ڕۆژی قیامەت ڕۆژی جیاکردنەوەی بۆیە خۆمانی بۆ ئامادەکەین ڕۆژی قیامەت یەکێتر ناوەکانی چییە؟ یەوم الجەمع خوای گەورە دەفەرمێ وتونذر یەوم الجەمع لا ڕیب فیه ڕۆژی جەمع واتە کۆکردنەوە جەمع ناکەم خوای گەورە دەفەرمێ هەمووتان کۆ دەکەینەوە بەڵام بە جۆرێک هیچ کەسێک جێ نامێنێ هیچ کەسێک لە ڕۆژی قیامەتە جێ نامێنێ بۆی کە نەچێت بۆ محاسەبەی ڕۆژی قیامەت نەچێت بۆ ڕۆژی قیامەت و ساحی مەحشەر کەواتە ڕۆژی قیامەت ڕۆژی کۆکردنەوەیە هەموو خەڵکی و جنۆکە و ئینسانەکان کۆ دەکرێنەوە بیرێک لەو ڕۆژە بکەنەوە کە ڕۆژی کۆبوونەوەیە ڕۆژی کۆبوونەوەی خەڵکی ئیجتیماعێکە خوای گەورە خەڵکە هەمووی کۆ دەکاتەوە فلم نغادر منه أحدا هیچ کەسێک جێ نامێنێ هیچ کەس ئەحد یەک نەفەر جێ نامێنێ هەمووی دێت کەواتە ڕۆژێک دێت ڕۆژی کۆکردنەوە دەبێت جەمع دەبێت ئەو جەمعە کە خوای گەورە یەوم الجەمعی ناو کردووە ڕۆژی کۆبوونەوەیە ڕۆژی کۆکردنەوەیە کەواتە خۆمانی بۆ ئامادەکەین یەکێتی ناوەکانی ڕۆژی قیامەت
خواهی گەورە فەرمێ وَنُفِخَ فِي الصُّورِ ذَلِكَ يَوْمُ الْوَعِيدِ الوعيد يوم الوعيد يكتنا وكان وجه قيامة ناوي چيا يوم الوعيد روجي أو وعد بيمانك خواهي قولة داوتي خواهي قولة وعدي داو قالوا روجة داو كمالي وعد داو بويتا أوي كسي بهشتي بيدي خاطر بهشتي أو كسي شي خرابة كار بيدي خاطر ناو جهنم روجي ديت خواهي قولة همو وعد كان يقول جيبا جيبا كار أو كات الشيطان يجدلي ووعدتكم فأخلفتكم أو إخوة فرمي همو وعد كان يقول جيبا جيكل بلان من وعد الخلاف من دروم كل قلتانا جا روجي ديت روجي أو وعد بك خواهي قولة داوتي روجي أو الرشي بك خواهي قولة داوتي وعدي بإيمان داران داو ببهشت برزامندي خوي وعدي بباوران المنافق كانوا لا ركانش داوا يان خاطر ناو ئاگری دۆزەخەوە کەواتە خوای گەورە ڕۆژێک دێت ڕۆژی وعدە بێت ئەو وعدەی کە خوای گەورە داوێتی یەوم الوعید یەکێتە ناوەکانی ڕۆژی قیامەت یەوم الخروج خوای گەورە فەرمێ ذلك یەوم الخروج ڕۆژێک دێت ڕۆژی دەرچوونە بێ لەکوێ دەرچوونمان لە گۆڕ ڕۆژێک دێت دەچین ناو گۆڕەوە إمام سفيان الثوري رحمة إخواني لبيه زوجا شوان لسلاء راس الأخوت تفهموه هكذا نكون في القبر أنا قبر أبو جوردني كانت كي لسلاء راس الشو أود لبينا سيروجي كبير بينا بشاي خود بينا بيني خود وكانت في عمر إخوة صلى الله عليه وسلم أود ذكر يفهموشي اللهم قيني عذابك يوم تبعث عبادك خواهی گەورە عەزابی خۆت بمپارێزی ئەو ڕۆژەی کە عەبدەکانت زیندوو دەکەیتەوە بیرە بکە لە ڕۆژێک دەبێت لەسەر لای ڕاست دەمخەن ناو گۆڕەکە ئەو ڕۆژە گومانێکیان یەوم الخروج ڕۆژێکیش دێ ڕۆژی دەرچوونی تۆ بێت لە قەبرەکە ڕۆژێکە بێ بەناو قەبرەکەت دادەنگرن بەڵام ڕۆژێکە بێ باران سۆز دەکات و لاشت سۆز دەبێت ئایا چیمان ئامادە کردو بۆ ئەو ڕۆژەی کە دەرەچینە دەرەوە هیچمان ئامادە کردووە ئەگەر ئامادەمە دەکرێت بە ئامادەی بەخوا باش بین و خراپ بین یەک چرکەی ئیمانمان زیاد و کەم کا وەڵڵاهی ئینشاءڵڵا سوودی لێ وەرەگرین ئەگەر ئیمانمان چرکەیەک زیاتر چەند چرکەیەک چەند دەقەیەک ئیمانی خۆمان بەهێزکەین بۆ قیامەتمان باشترە بەڵام هەرچەندێک خراپی هەرچەندێک خراپی وەڵڵا هەر دەمرین هەرچەندێک باشش بی هەر دەمرین بەڵام تەمەن گۆڕانکاری بەسەردا نایە بۆچی خەڵکی زۆری تەماشاکەن خەڵکی ئەختیار و بە تەمەن زۆریا گەنج زۆر بۆچی ئەختیار زۆر کەمەوانی کە تەمەنێکیان هەیە چونکە کەم کەسەکە لە تەمەنی ئەختیاری کەم کەسێک بگاتە 60 و 70 و 80 و 90 گەنجەکان زۆرن لە هەموو گەنجە جوانە دەبینی هەموو یەخەتێکی ڕەشی لێدرێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆیە ڕۆژێک دێ ڕۆژی دەرچوونمان دەبێت لە گۆڕ أو رجمان لبين ذلك يوم الخروج سينا يتر باسك إن شاء الله نوكان القيامة إكيت نوكان القيامة خوي رد فرمين فإذا جاءت الطامة الكبرى إكيت نوكان القيامة طامة بوشي طامة خوي رد رجي قيامتي بطامة نوبرتو طامة واتبرا مصيبة قولك برا مصيبتك زور قولك قيامت هاتني قيامت قولتني بلا مصيبة بوشي شو قرصة بلا روجي قيامت روجي في زوز قرصة الطامة الكبرى فإذا جاءت الطامة الكبرى كاتك بلا مصيبة أهلا قولك هات قولتنين بلا مصيبة قولتنين كارسات واتا كارساتك اشتوى نبو ناشد ئاسمانەکان بۆ گەورە خۆیان شەقەبە ئەستێرەکان دەوەرنە خوارەوە خۆر لە ئیشەکەوێ ماڵ لە ئیشەکەوێ شاخەکان هەمووی دەتاوێت و نامێنێن ئەیتر ئەمە بە لەمە گەورەتر هەیە بەڵام مصیبەت کارەساتی لەمە گەورەتر هەیە هەرچی بەحرەیە هەمووی دەبێ وەکو بەنزین چۆن ئاگر دەکرێ و کبری چۆن ئاگر هەمووی ئاگر دەکرێ ئەمەیە الطامة الكبرى چیمان ئامادە کردووە بۆ ڕۆژەکە کارەساتێکی گەورەترین کارەسات ڕۆدات کە قیامەت خوای گەورە دەفەرمێ ليوم عظيم
ڕۆژی قیامەت ڕۆژێکی زۆر گەورەیە. کاتێک ئەو کاتێ و ئاەتانە دەخوێنیتەوە تامەت الکوبرا، بزانە ڕۆژێک دێت ڕۆژێکە بێت زۆر قورس و گرانە. گەورەترین کارەسات لەسەر زەویە ڕۆدا لە ئاسمانەکانە ڕۆدەت. گەورەترین کارەساتێک ڕۆدا کە مرۆڤایەتیش دوای بەسەرا نهاتوە. کەواتە ئەو ڕۆژەمان لەبیر نەچی. ڕۆژی بەڵاو موسیبەتە گەورەکە، ڕۆژی کارەساتە گەورەکە. یەکێتە ناوەکانی قیامەت چییە؟ الصاخة. فإذا جاءت الصاخة. صاخەش لە ناوەکانی قیامەت. صاخە چییە؟ ڕۆژی قیامەت ئەو ڕۆژەیە کە دەنگێکی تیایە کە قیامەت دێت. إن زلزلة الساعة شيء عظيم. خواهی دەفەرمێ بوومەلەرزەی ڕۆژی قیامەت زۆر گەورەیە. هەرگومانە بوومەلەرزە بووە چەند ساڵی پێشوو. دەنگی داهە دەنگ. باشە بوومەلەرزەی قیامەت چی دەنگێکی چی ناڵە و ملکەیەکی لەوە بێت. الصاخة. ئەو ڕۆژی قیامەتە کەیەکێ ناوەکانی ساخەیە ئەوەیە ناڵە و نرکەیەکی دێت، دەنگێکی لێ دێت، گوێیەکان خەریکن کەڕە بن کە تەحەمولی ناکات. براکان ئەگەر کەسێک لە پاڵمانە هەر ئەو لە بەچە کوژ دەبێت بەردێ بدانن تەختەیە بدانن دیوارەکە تەحەمولی دەنگەکەی ناگەنێمە. چۆن تەحەمولی ڕۆژی قیامەتەکەی؟ ئەم هەموو ناو و ملکەی دێ لە هەموو لایەتەوە، ئاسمان و زەوی هەمووی شەکەوە، هەمووی دەتەقێتەوە، بەحرەکان هەمووی دەتەقێتەوە، شاخەکان هەمووی دەکەوێتە ڕێ و کوو هەور. مەگەر خوا بزانێت چی ناڵە و ملکەیەکی لێوە دێت، چی هاوارێک. ئالەو ڕۆژە گوێیەکان خەریکە بتەقن، خەریکە کەڕ بن، تەحەمولی ناکەن. بەڵام ڕۆژی قیامەت ڕۆژێکە هەموومان تووشمان دەبێت. هیچ کەسێک جێ ناگەێت. کەواتە ئەو ناوەمان لەبیر دەچێت تامەت لەگەڵ ساخە. ئەو هاوار و نرکە و دەنگە گەورەی کە ڕۆژی قیامەت دەهێنێت مەگەر خوا گەر خۆی بزانێت. مرۆڤەکان تەحەمولی ناکەن، بەڵام مرۆڤەکان زیندوو دەکاتەوە. ئەگەر مرۆڤەکان ئەو ناڵە و نرکە بیستن هەر تەحەموڵ ناکەن. چونکە زۆر گەورەیە. ئاخر ناوێت کە باسی دەکەین ناوەکانی ڕۆژی قیامەت القارعة. القارعة ما القارعة؟ قارعة واتە چی؟ واتە دڵەکان داچەڵەکێنێ. کاریگەری لەناو دڵەکانی مرۆڤ دەکات. واتە کاتێک کە قیامەت هات ئەوەندە ترسناکە قیامەت، ئەوەندە ناخۆشە قیامەت، دڵەکان داچەڵەکێنێت. کاریگەری تەواو لەسەر دڵەکان دەکات. دڵی ئینسان خاو دەکاتەوە. تأثیر ناو دڵی ئینسان دەکات. ڕۆژی قیامەت ڕۆژێکی قورسە. بۆیە با خۆمانی بۆ ئامادەکەین. من چەند ناوێک بە کورتی لە ناوەکانی ڕۆژی قیامەت باسمان کرد. هیوادارم خۆم و ئێوەش سوودێکمان وەرگرت بێت تۆزێ لە مۆلا زیاتر خۆمان بۆ قیامەت ئامادەکەین. ئەم ناوانمان لەبیر نەچێت. بەردەوام بزانین ڕۆژی قیامەت ڕۆژێکی سەختە. دڵەکان داچڵەکێنێت، دڵەکان داخوتبێنێت. کاریگەری تەواو لەسەر دڵی مرۆڤەکان دەکات. وإنشاءالله بخومان دابچینەوە ئەگەر بە کەفر قیامەتی خۆمان بێت. ئەمانەی کە باسمان کورتەیەک بوو لە ناوەکانی ڕۆژی قیامەت ناوێت تریشی زۆرە، بەڵام ئەم چەند ناوە بەسمانە ئەگەر بە خۆمان دابچینەوە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناو پیرۆزەکان و سیفەتە جوانەکان، یا ڕەبی خوایە ئاخرمان بخێر بکەوێت. خوای گەورە ناخۆشیەکانی ڕۆژی قیامەتمان پارێزن. خوای گەورە کاتێک کە دەمرین سەربەرزمان کەی، ئەو کاتێک کە ناو گۆڕدای سەربەرزمان کەی، ئەو کاتێک کە زیندوو دەبین یا ڕەبی خوایە سەربەرزمان کەی، لەو کەسانمان بگەڕی کە محاسبە ناکرێت بەژێر سێبەری عەرشی خۆتا بن یا رب العالمین. خوای گەورە هیدایەتمان بدەیت، ئیمان و تەقوامان زیاد بکەیت، وامان لێ بکەیت ترس و خەوفی تۆ بەردەوام لە دڵەکانمانە بێت. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.